شارێک بەڕەشپۆشی لە بەردەم تەرمی پیاوێک شڵژاوە تا وەفای پێزانینی بۆ خزمەت و دڵسۆزیەکانی بەرامبەر منداڵانی وڵات بداتەوە. هەر دایک و باوکێکی ئەم شارە کە پریشکی دڵسۆزی و هاوکاریەکانی دکتۆر جەمال ئەحمەدیان بەرکەوتووە هاتوون لەسەر ڕێگای ماڵاواییدا فرمێسکی بۆ دەڕێژن. دەوامی زیادە و کەمی نرخی نۆرینگەکەی و دڵسۆزی بێسنوور و زیرەکی لە پسپۆڕیەکەی و بەدەمەوە چوونی بۆ نەخۆشەکانی لە هەموو کات و ساتێکدا دروستکەری ئەو هەموو وەفا و پێزانینەی هاوڵاتیانە. تەبانەوەی کەمڕۆ جەنابتانی بین و کەناڵەکان لێرن ئەمە بە پارە ناکرێت بە ئێل و عەشیرەت ناکرێت کۆبنەوەی ئەم خەڵکانی ئەو بەهرە گەورەی کە ئەو پیاوە توانیوێتی دڵنیام چاوی لە ڕۆژ نەبووە چاوی لە ڕۆژ نەبووە خەڵکەوەی بۆکانی بۆ ئەوەی نەکردو بۆ ڕیایی نەبووە بەڵام لە خەسڵەتی خۆیان لە پەروەردەی خۆیان لە جوانی خۆیان لە ئینسانەتی خۆیان کە بەڕاستی هیوادارم و کۆمە بەڕێزانش کە وتیان ئەمە جۆرێک لە ئەبدەیت بێ بۆ ئەو دکتۆرە بەڕێزانەی تر بۆ مەجالەکانی تر نە هەر دکتۆر بۆ هەموو مەجە هەموو پیشە و ئەوانی تر کە بڕاستی کە ڕەبتیان بە مەسایلی مادی و احتیکاک و تعامل لەگەڵ خەڵکە هەیە کە هەموو دەیزانین ینی تۆگەیتە پلۆپۆچەشی وە چەند گەورەی ئەگەر خۆت بیر بێ خەڵکت بیر بێ دکتۆرێکی دڵسۆز بە بۆ میلەتەکەی خۆی ئەگەر دڵسۆز نەوە ئێستا ئەم خەڵکە بۆ ئەوەی بۆ ئەکرد هیوادارم چۆن دکتۆر جەمال وەرەقی عیادەکەی 5,000 بۆ ئەم هەموو پارەی بۆ خەڵکی فەقیر و هەژار گێڕایەوە هیوادارم دکتۆرە بەڕێزەکان هەر هەمووی چاولێکەری ئەو بکەن یعنی ئەمە ببێ بە نمونەیەکی گەورە بۆ ئەوان. من بۆ خۆم لێرەوە قەرزاری دکتۆر جەمال بوومەوە وای لێ کردوون کە خزمەتی ئەم شارەی کردو مناڵانی ئەم شارەی کردو ئێمە بتوانین بین بۆ ئێرە لەو کاتەوە بەڕاستی لەو کاتانەی کە چەندێک دڵی خۆشەکردین کە چەندێک ئاسوودە و ئارامی پێ بەخشین بۆ ڕێز و حورمەتەی کە لی دەگرتی بۆی کە چارەسەری نەخۆشەکانی دەکردین ئەوەندە ژەمڕۆ دڵگران بکە دکتۆر جەمال شارەکەمانی بەجێهێشت. کەرتی تەندروستی لە وەزیر و بەڕێوەبەر و پزیشک و تەنانەت سەندیکاکانیش بەشداری ناشتنی تەرمی دکتۆر جەمال دەکەن. هەر کەسە و بە جۆرێک وەفای بۆ دەردەبڕێت هاوڵاتی و نەخۆش بە فرمێسک و گوڵ و تەندروستیش بە بەناوکردنی نەخۆشخانەی مناڵانەوە. کاتژمێر هەشتی بەیانی تەرمی خوا لە خۆش بوو دکتۆر جەمال لە مزگەوتی ئەحمەدی حاجی عەلیەوە بەڕێکرا پاژەوەی چوە بەردەم ماڵی خانەوادەکەی پاشان هاتە نەخۆشخانەی فێرکاری مناڵان ئێمە لەوێ مەراسیمێکی شایستەمان بۆ ئەنجامدا بوو ناوی نەخۆشخانەکەمان گۆڕی بە نەخۆشخانەی دکتۆر جەمالی فێرکاری مناڵان بە پاشان بەڕێکرا بە دو ئارام پێشەوە چوینە کلینیکەکەی پاشان بەڕێکرا بۆ دو ئارامگەی دیارە تۆ بە خۆ دەزانین دکتۆر جەمال کۆمەڵی خەسڵەتی تیا بوو تەنها پزیشکێک نەبوو بەتەنیا دکتۆر جەمال سەرڕایەوەی پزیشکێکی سەرکەوتوو و دڵسۆزی شاری سلێمانی بووە دکتۆر جەمال مامۆستایەکی زۆر باش بووە دکتۆر جەمال کەسێکی خێرخوازی و ناسراوی شاری سلێمانیش بووە و بە دەرەجەی یەکەم خزمەتکردنەکەی دڵسۆزیەکەی بۆ ئیشەکەی پاکیەکەی لە ئیشەکەیە وای کرد کە ئەم قەرەباڵغی و ئەم وەفایە هەبێ بۆ کۆچی دوایی دکتۆر جەمال. دەربڕینی وەفا بۆ هەر کەسێکی خزمەتکار پێویستی بە ڕێخستن و ڕیزکردنی دەستکردی خەڵک نییە. دکتۆر جەمالیش یەکەم دکتۆری شار نییە کە ماڵاوایی دەکات و دوایین دکتۆریش نییە بەڵام ئەوەی مردنی ئەو دکتۆرە جیا دەکاتەوە و شاری بۆ دەخڕۆشێنێ خزمەتکردنی خەڵکە لە پێناو خەڵک بە دڵسۆزی و پەرۆشیەوە. جەلال محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.